مانجی لێبوردەیی بەرەو ماڵ ئاوایی دەچێت. هەمووان خەریکی ئامادەکارین بۆ جەژن. جەژنی جاران خەڵک زیاتر هاتوچۆ یەکتریە کرد لە ڕۆژی جەژنە. نورەدین کە بۆ کڕینی پێداویستی جەژن ڕووی لە بازار کردووە سیمایەکی گەشی هەیە و باسی ئەو ساتە شیرینانە دەکات کە هەمووان پێکەوە چاوەڕێی دەکەن. ڕەمەزان مانگێکی پیرۆز و خۆش بوو، یعنی وەختێکی زۆر خۆشمان بردە سەر بە ڕۆژوو بە عیبادەت و ئیتاعەت و بۆ جەژنەش ئامادەکاریمان کردووە وەکو هەموو جەژنەکانی دیکە، گۆشت و قەیسی و ئەو شتانە برنج و پێداویستەکانی جەژنە هەموو کڕیومانە و حازرمان کردووە، وەکو جلوبەرگی شەمو جلوبەرگی تازەمان کڕیوە تاکو لە جەژنیا بیفۆشین و بەجلێکی پاک و جوانەوە خۆمان نیشان بدەین. ئەم چرکە ساتە قەرەبارغانە بەرزڕاگرتنی جەژنی ڕەمەزانە، جەژنێک کە لای ئیمانداران تەنها ڕۆژێک نییە بۆ پۆشینی جلی نوێ و خواردنی خۆش، بەڵکو مەراسیمێکی پیرۆزە بۆ بەڕێکردنی مانگێکی پڕ خێر و بەرەکەت، هەروەها بەسەرکردنەوەی یەکدی و گەردەن ئازادی و نوێیەکردنەوەی دۆستایەتی. سپاس بۆ خوای کەوا گەیشتینە جەژن، ئینشاءڵڵا هیوادارم جەژنێکی خۆش بووە، دەرگاشمان کراوەیە بۆ میوانان پێشوازی لە میوانان دەکەین و پیرۆزباییش لە هەموو موسڵمانان دەکەین. بۆچی خەڵکی قاتەکەم کڕیە و لە ینی جلکی جێژنەم کڕیە و حقیقەتەن دڵمان خۆش دەبی لەبەرەوەی ئەمەی موسڵمان بەوە دڵخۆشین کە عیبادەتمان ئەنجام داوە، پاش عیبادەت ئینسان دڵی خۆشە بیلۆیش خوای گەورە ئەو جەژنانەی داناوە. الحەمدولillah دڵمان خۆشە چکە مانگێکی پیرۆز بوو، مانگەکە بە خۆشیمان بەڕێ کرد. الحەمدولillah لە سەرەرای هەموو قەیرانەکان و ئەو بارودۆخی کە بەسەر وڵاتەکەمان داهاتووە دوعا دەکەن ئینشەڵڵا وڵاتمان پارێزراو بیتن. الحەمدولillah شتەکانیش بەپێی توانە هەموو شتەکانی جەژنمان دابین کردووە لە خوای بە زیاد بیتن. یەکێک لە پەیامەکانی پشت ئەم قەرەبارغیە ئەوەیە ژیان بە پێکەوەبوونەوە جوانە. جەژن تەنها کڕینی شیرینی و جلوبەرجی نوێ نییە، بەڵکو زیندووکردنەوەی ئەو دابوونەریتیا کۆمەڵایەتیە کە ساڵانە لە جەژندا دووبارە دەبێتەوە. ئامادەکاریەکان گەیشتونە تالووتکە و ماڵەکان خۆیان بۆ میوانداری و گەردەن ئازادی ئامادە کردووە تاوەکو وەکو هەمیشە جەژن ببێتە وێزگەی تەبایی و پێکەوەبوون. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.